ماوەیەکە کێشەی سیستەمی پاسپۆرت لە سنترال لە بەغداد دروست بووە. هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کێشەی فەنی تەکنیکی هەیە لە ناو سێرڤەری ڕئیسی لە جەوازاتی بەغداد کە هەموو دایرەکانی جەوازات لە سەرانسەری عێراق لە بەسڕەوە تا هەرێمی کوردستان پێوەی بەستراوە، هەروەها لە قونسولیاتەکان و سەفارەتەکان لە دەروی وڵات بۆ نمونە لە سەفارەتی عێراقی لە ئەنقەرە، لە قاهیرە، لە لەندەن، لە پاریس هەمان کێشەی هەیە و هەمووی کێشەی سیستەمی هەیە. ئەم جارە کێشەی وەکو بڵێ جارانیان خەت نییە، ساڵات نییە، بەڵکو کێشەی سیستەمەکە لە سێرڤەرەکەیە. مهندسەکانی IT لە بەغداد شەو ڕۆژ لەوێن تەنان لەوێ شەخەون و کۆمەڵک مهندسی ئوردنیش هاتوون بەڕاستی خەریکن لەوێ بۆی بگەنە نەتیجە. لەو ئەخیرەیە گەیشت بوونە بین نێوان ئەوەی کەوا بۆ چوونێکە بوو کە دایرەکانی جەوازات لە سەرانسەری عێراقا داخرێ و چارەسەر بکرێ و کێشەی بزانە هەفتەیەک دوانسیانە خایەنێت ئەو کاتە دایرەکانی جەوازات بکرێتەوە. ئێمە پێداگری زۆرمان لەسەرەوە کرد کە داواکە دایرەکانی جەوازات بە نیوەچڵیش بێ کار بکات باشترە بۆ لەوەی کە یەکسەر داخرێت، چونکە هاوڵاتیان هەیە، هەندێک هاوڵاتی هەیە نەخۆشە، هەندێکەیە حاڵەتی زەڕوری هەیە، هەندێکەیە حاڵەتی سەفەری هەیە. ئەمە باشترە بە نێوەچڵیش ئیشی بۆ بکە یا مەعامەلەکەی دواشکەوێ باشترە لەوەی کەوا بەجارێ دایرەکانی جەوازات داخرێت. کاتێکا کەوا هەموو عێراق پێکەوە ئیشکا لەگەڵ سەفارەتەکان و لەگەڵ قونسوڵەتەکان لە دەروێ، یعنی هەموو سیستەمەکە کە هەمومان کاری لەسەرکەین، سیستەمەکە شەتداون نەبێ ئەکوژێتەوە. بۆیە پلانی دووەم دانرا ئەوەیە کەوا لە بەسڕەوە تاکو کەرکووک لە 8:30 بەیانی تا سەعات 3 کار بکەن و لە هەرێمی کوردستان بە تێکرا لە سەعات 3ەوە بۆ 7 ئێمە ئێستا کارەکەین و ئەم شێوەیە باشترە لەوەی کەوا شەتداونەیە بکوژێتەوە.